سڵاوتان لێبێ من پشتیوان جەلالم گرنگترین ئەواڵابووریەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم سەرەتاش دەچینە لای ناونیشانەکان. سبەی ئەنجومەنی دەوڵەت لەبارەی داهاتی نانەوتی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. موچەی موچە خۆرانی هەرێم لە چاوەڕوانی یەکلابوونەوەی ڕێککەوتنن لەبارەی نەوت و داهاتی نانەوتی. هەژدەمین فێستیڤاڵی ترێ و هەنگوین لە پارێزگای دۆک دەستی پێکرد. دەیان هەنگەوان و جوتیار بەرهەمەکانیان لەو فێستیڤاڵە نمایش دەکەن. هەرچەندە جوتیارانی هەورامان لە بەرهەمی گوێزی ئەمساڵیان ڕازین، بەڵام بەهۆی نەخۆشیەوە هەزاران بنەداری گوێز لە ناوچوون. نرخی زی و زێڕ و نەوتی خاو لە مامەڵەکانی سەرەتایی هەفتە بە دابەزینێکی کەم دەستیان پێکرد دواتجار بەرز بوونەوە. بازاڕەکانی جیهان لە چاوەڕوانی کۆبوونەوەی یەدەگی فیدراڵی ئەمریکادان. دووبارە سڵاوتان لێبێت. کۆبوونەوەی ئەنجومەنی دەوڵەت سبەی سێشەممە بڕیارە بە ئامادەبوونی نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت. دوو نوێنەرە داواکراوەکەی هەرێمی کوردستان کە داواکراوە بەشدار بن لە کۆبوونەوەی ئەنجومەنی دەوڵەت لە هەردوو وەزارەتی دارایی و دادی هەرێمەوە دەبن. هاوکات کورسادنی و زانیوێتی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە ڕێبوار هادی کە سەرۆکی لیژنەی یاساییە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بکات لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی دەوڵەت. هەروەها کۆبوونەوەیەکی گرنگ و فراوانی دیکە لە نێوان سێ وەزیری کورد لە حکوومەتی عێراق و بەرپرسێکی باڵا لە نێو ئەنجومەنی وەزیرانی عێراق لەگەڵ وەفدی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە چووە کە تیایدا گفتوگۆیان کردووە و بڕیار دراوە لە چەند ڕۆژی داهاتوودا نەوتی هەرێمی کوردستان ڕادەستی کۆمپانیای سۆمۆ بکرێت. وەفدەکەی حکوومەتی هەرێمی کوردستان پێکاتبوون لە دکتۆر ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و ئومێد سەباح سەرۆکی دیوانی حکوومەت و کەمال محەممەد وەزیری سامانە سروشتیەکان و پشتیوان سادق وەزیری ئەوقاف و عەبدولحەکیم خەسرە و بەرپرسی ئەمانگی و بەدواداچوون لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێم با کۆمپانیا نەوتەکانی وتووە پاشەوەی کە بڕیار دراوە نەوت ڕادەستی سۆمۆ بکە، پێیوتون کە بڕی ئێستایی نەوتی بەرەمێنراو لە هەرێمی کوردستان ڕادەستی کۆمپانیای سۆمۆی دەکات باگلدانەوەی 50,000 بەرمیل نەوت بۆ پێداویستی ناوخۆی هەرێم. بەو مەرجەی حکوومەتی عێراق گرفت بۆ داهاتی نانەوتی دروست نەکات و ڕاستەوخۆ لە موچەی مانگی حوتەوە تەمویلی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکرێت. بە دروشمی دهۆک ژێدەری بەرهەمە خۆماڵەکانە و بە بەشداری 40 جوتیاری ترێ و هەنگەوان هەژدەمین فێستیڤاڵی ترێ و هەنگوین لە دهۆک سازکرا کە تێیدا بۆ یەکەم جار بەرهەمی میوەی وشکراو لەگەڵ 70 جۆری ترێ نمایش کراون. بەرپرسانی کشتتوکاڵی ناوچەکە باز لەوە دەکەن فێستیڤاڵەکە ساڵانە بەردەوام و هەموو ساڵێکیش بەرووبوومی نوێی بۆ زیاد دەکەن. هەژدەهەمین فێستیڤاڵە تری و هەنگوینیە لە دهۆک. بە دروشمێ دهۆک ژێدەرێ بەرهەمین خۆماڵیە هەژدەهەمین فێستیڤاڵە تری و هەنگوینی لە دهۆک هاتە سازکردن کو تێدا هەندێک بەرهەمێن و هاتن نمایشکردن. شەهلا ژنە جوتیارەکە دهۆکێ بۆ جارێکە بە بەرهەمێن میوەی هەشکری پشکداریەت فێستیڤاڵێدا دەکات لەگەڵ چەندین جوتیارێن تری و هەنگەوانێن دهۆک. خودی مجله فقهیه حشکری همین نوعیت فقهی اوه 30 سال از بردوام ویشولی خوخن پرتقالن حلیکن مشمجن هرمیکن سیون و دوشاوا خمالی همین تشتاز شد کن وقتی افصل از فستیوال هجده مسیوچان عطری بشکل بویم وقتی فرقیش با هر سال دا فستیوال افصل باشتر بود فستیوال افصل برهم افصل بچه هاتی فدوتن وقت معمل شو معمل دا حتى داقي وقت جيت بهاي مجد في هاتي فدوتن همي الحمد لله خد شو فيستيفال گلک باشه با هنده دا مروف برنیاز ببیت ایک یا دوی دا معمیل بو مروفی چه بن یا سیجی دا برهمه کی نیشا خلقه کی بده این کنه برهمه انگوینی چیه و کشک اصلیه و کشک منطقه هر یک طبعا منطقه جيك فرقن
طام و بهنه تنگوینی رنگی توان جک فرقن ڕێبەبەرێ شیرەتکاریە چاندنێژی بەحس لە مەرەما ڤان ڤیستەڤاڵا و جیێوازیە ساڵانە دەکات. بس اف صاله ما مجال داخ جوتيرا بلا بتر ابخو برهم خفروشن وقت ديجي حتى ما وقت باكيجينج بو كرتون او جورت نوع كرتون هنا ابخو بتداغرتم تري وبفروشم شبكه زانسي ويجانو ريكوبيك نقطه قد يا جرنك فون جورا ودا ما قلت وقت هاورکیک مورد جوتیارا دا چه خود دا چه بد هر یک جبری دی پتر برهم خود زیادت کرد باشتلیت که شلا جوری کمی و نوعی و زیادت و باشتلیته. Divê vîstevada 25 cotiyarên tirî bitir ji heftî corên tirî li gel 15 hingevanan berhemên xwe nûmayiş kirin. Bi pişikdariya çil cotiyarên tirî û hingevanan, hejdehemîn vîstevala tirî û hingivînê dihokê dest pê kirin û di bo maya du rojan ber dewam bid. Şêrveqedr Kursan News dihok. هەردەچمەوە لای شەروان خدر کە لە شوێنی فێستیڤالەکەیە لە دوهۆک بۆ ئەوەی هەندێک دیمەنی فێستیڤالەکە و دوایین زانیاریەکان لەباری سەردانی خەڵک بۆ فێستیڤالە و بەراوردی بە فێستیڤاڵی ساڵی ڕابردوو زانیاری زیاترمان باتێ. شیروان سڵاوت لێبێ زانیاریەکان چین فەرموو. بەێ پشتیوان سڵاف ئەنها ئەم لە هەژدەهەمین فێستیڤاڵە تری و هنگڤینە لە دهۆکێک و ژمارەکە زۆر جوتیارên tirî û hingevanên dihokê pişikdarî tê kiriye ve vîstêvala hejdeyek û rêveberiya giştiya çandine li dihokê pê radbit vêrê eger wênegirim harîka bit ev vêrê rexê hingivînê vêrê ev hingevanên dihokê li vêrê yanî çendî corên hingivînê înayên li vêrê nûmayîş kîne eger derfet hebit êk ji van hingevane ez dema xiftin tu baş bira سەرچاوێ من هەر ساغی مەمنون بژی ئەvە چەندەمین ساڵات و پشتداریەت ئەوە بۆ ساڵا پێنجیان پشتداریت پیشانگاتری هێکڤینیا ساڵانە دهۆکێ دادیان چەند جۆرێت هەنگڤینی چاوایە تا چی پشتداری کردیا مە سێ جۆرێت هێکڤینێت ئینان هێکڤینێ دەشتەیە یê سێمێلەیە یê تەعلە ئێستری زەرکیە و هێکڤینێ چیایمە ئینایە ڕەخێ گولیایە و هێکڤینێ ڕەخێ بەرواری باڵا مە سێ جۆرێت هێکڤینی پشتداریات تێداگیر باشە بە پێش ساڵات و پشتداریت کە ساڵ بۆ ساڵێ جیاوازیت کەفتێ هون استیفاده گەژێت کە ساڵ بۆ ساڵێ ئەم شێن پتر مشتری گەل mêşevana aş bkeneve çiko hekvînê şeker ji dervey pêşangehê yê mişeye em li vêrê pitir baweriye bû müşterî çêdikin ku hekvînê me hey hemî şeker nîne hekvînê law yê çiyayê Kurdistanê ji siruştî em bi wan hat îne vêrê berdest dikin da ew jî şên pitir istîfade jê bikin والفيري وكريك وفيستافالا بنا هوكارك هم وقت قلت مشتري بس هم جيهون بنمنا هنگ فيني خب بنا درفي دو كان جي درفي كردستاني طبعا اكيد يعني وام عرضه وبيشانغا يل استفاده ما كرياس خويك شوانا معني من مشتريه كي باش يش درفي هي الحمد لله ودولات اوروبيه اس خويا لا فريد كان هيك فينا ما هي كردستاني شاو بري خدلي والله فرق قالك يعني هاجر حسب اخفنت وانا كواليتي ايمت قال يوانا تشي بيجي 606 درجه فرقه يعني او هيك فينو او اوروباوي وكيفين كشو هواي كاسكات يالوري هي بين طلبيه هيك فينا ما بكن فخر ابو مابو مشافانه كردستان اگر پرسیار کن پتر کیش ولاتی یعنی داخوازی پتر سر هنگ وینه هوایا هولندا المانیا بريطانيا سويسرا اوا بس افصاله ما يبوانا فريقين حتى بو شيخ دبي جمع فريقين يعني هيك فينا كي كواليتي باشا وهمي بيترازينه تمام دست خوش در سپاس کردن چیل بله اگر وین گریم هدی کار بد ویری دا نزدیکی چل هنگوانو جوتیارین تری پشداری کو هندک شوان بجین پنج کس اوین میوین هشت فروشنه و بویا کم جاره پشداری تداد کن یعنی هر وی استفاده دا اگر وینگریم هر که فیگا و درون هست یعنی اف درون کو جبو چاندنی مفاجت باور کم اول یکم درون الکردستانی کاک فنرتو باشی سرسرم صدا سرچاوا ممنون اگر و بحث و درونه بکه کارویچ یا چند کسی دل و درون الحریم کردستانی هیا یا جی چند مفاج جیتی توارگردن بله دست بکه بخیراتن آوات کم اف درونه با کار کشکالی تدب کارینان و اوه کم درون بول سرانسری حریم کردستان ولاد عراقی بله وگاوی از بارم عندك کسیندی البره بینن اوه درونه گلک آسان کاری با ما جوتیاران چه کرینه مثلا نه حاجت ترک در ابدا ناف داخل خود و داخل خود پیچ کی یعنی گلک با ما آسان کریه
هم جروی ضرر وکفنه دخلودانی که ترومبیل و ترکتر و نفدانش هم جروی دمی و استفاده جدید. بله طبعا دمی مثلا هم دبیجی نکاتو ترکتره روزه 20 غراب رشینی اکب ترکتره تو ده رکات درونی شی 5 غراب رشینی روزه. اما فرقیه که مازنه نه بین ترکتره و درونه ده. زور سپاس کاتنه زور سپاس. بله دیار الویره جبلی کو هنگوانا جوتیارن تریجی رجع باش جوتیارن الویره بشکداری استفاده کو چندین جورن تری یعنی وکو ربیعی چندین دو که دیار که نزدیک 7 جورن تری الویره هینا اگر در فتره بتاس اجوان جوتیارا ممتوی باشی؟ بس من سر جواب را شهر. اما چه سالات بشکداری استفاده داد؟ اولش 2008 ولی تقریبا بشکداریت کن. تا چند جورن تری اینا؟ 13 نوع من دینان. اگر مثل زید اگر گلک مهبون بسش ناف چون ما 13 دینان. يعني نظام قال جوتيار بجن اف صالات كارتكرن هبو يعني مش كصاليه كشواي كارتكرن هوا كليا جلك ابوش باف صلاة الحمد لله ابي اوف نبو تاثير اللي بو بس ابي اوف تاثير نبو بله باش اگر بسیار که هون في استقبال السال والصالح المفاجئ ورد گرن بله اف صلاة هیچ باشتر بو اف صلاة دولت سریوان تجمعش استلام کردی شهر راضي بيسر بله پشتیوان اما هندش جوتیار انتری و میزبان ابو همجو او درونه کو بجاره کل هری مکرسان تدا کانیا برشاندنا دخل و دانی دسا برهم تری وان بره او استفاده بو ما دور جات بردوام بید بله پشتیوان بقر مدفوع شیروان خدر سپاس بۆ زانیاریەکانت هەڵبەتە بابەتی هەنگوین پرسێکە من بە داتا ئەم بەرهەمەی هەرێمی کوردستان بۆ ئێوە دەخەمە ڕوو با سەیرێ بکەین بزانین ساڵانی ڕابردوو بەرهەمێنانی هەنگوین لە هەرێمی کوردستان چۆن بوو هەندێک ساڵ هەنگوینی هەرێمی کوردستان لەبەر باشی کوالێتەکەی هەناردەی دەرەوەش کراوە بەگشتی قەبارەی بازاڕی هەنگوین لە جیهاندا لە ساڵی 2023 2 ملیار و 170 ملیۆن دۆلار بووە بەڵام لە ساڵی 2024 ساڵی ڕابردوو 6.4% قەبارەی بازاڕی هەنگوین واتە ئەو جوڵە بازرگانیەی کڕین و فرۆشتنی هەنگوین بە خۆی بینوێتی زیایی کردووە بۆ 2 ملیار و 310 ملیۆن دۆلار با باسێکی دابینکەرانی هەنگوین بکەین بزانین کوێ زۆرترین هەنگوین بەرهەم دێنێ و دابینی دەکا بۆ بازاڕی جیهان دەبینین پشکی شێر بەر وڵاتانی ئەوروپا دەکرێت ئەوروپا 39.5% کۆی هەنگوینی دابین کراو بۆ بازاڕەکانی جیهان دابین دەکات و هەروەها وڵاتانی ئاسیا بەرهەمهێنەری دووەمی هەنگوینن کە 27.4% پێداویستی جیهان دابین دەکەن و ئەمریکای لاتین 14.5% دواتریش ئۆقیانوسیا 14.5% و ئەوی تر بۆ وڵاتانی دیکە ڕێژەکە ئەمێنێتەوە بانە گەورەترین دابینکەرانی هەنگوینی جیهانن واتە هەنگوین بۆ بازاڕی جیهان دابین دەکەن با باسێکی هەرێمی کوردستان کەین پێویستی ناوخۆ لە هەرێمی کوردستان 2000 تۆنە نرخی یەک سندوق بە هەنگەوە بەم جۆرەیە لە نێوان 80,000 بۆ 150,000 دینارە هەڵبەتە ئەمانە ئاماری ساڵی 2024 من میوانم دەبێت گفتوگۆی ئەم ژمارانە جارێکی ترەکەینەوە بۆی بزانین هیچ گۆڕانکاریەک لەم ساڵ داهاتوو تا ئاراوە یاخودنا نرخی هەنگوین ئەوەی کە پێڵەن هەنگوینی پاڵاوتە لە نێوان 30 بۆ 6,000 زیاد و کەمی هەیە لە بەرەوەی ئەم نرخە ستانداردێک نییە بۆ دیاریکردنی هەر ناوچەیەک و هەر کەسێک بە بەرهەمهێنانی ئەو هەنگوینەی بەرهەمیێنێ نرخەکەی دیاریەکات و ئەوانی کە بە شانەی سروشتیەوەن 40 بۆ 75,000 و ئەوانی شانەی دەستکردن جاروایە 5 بۆ 12,000 و جاروایە کەم و زۆرە و بازاڕێکی تا ڕادەیەک ناڕوونە بابەتی هەنگوین ئەو کەسەی کە هەنگوین بەرهەمێنێ خۆی ویژدانی ئەزانێ ئەم هەنگوینە تا چەند هەنگوینێکە بەکەڵکی و نرخەدێکە ئەیفرۆشێ سەبارەت بە قەبارەی بەرهەمێنان لە هەرێمی کوردستان لە ساڵی 2019 تەماشایەکی بکەین 1100 تۆن بەرهەم هاتووە واتە نەگەیشتۆتە پێداویستی ناوخۆ لە ساڵی 2020 546 تۆن بەرزونزمەکە چونکە پەیوەندی بە زۆر لایەن هەیە کاریگەری هەیە لەسەر بەرهەمێنانی هەنگوینەمەیەکە لە پرسیارەکانمە بێ بۆ میوانەکەم لە ساڵی 2021 853 تۆن بەرهەم هاتووە ساڵی 2022 1600
تۆن لە هەرێمی کوردستان هەنگوین بەرهەماتوە هێشتا هەر نەگەیشتوتە بەشی پێداویستی ناوخۆ لە ساڵی 2023 453 تۆن هەنگوین بەرهەم هاتووە بەڵام لە ساڵی 2024 ڕێژەکە زۆر کەم بۆتەوە 80% دابەزینی بەخۆی بینێ زیاتر لە 80% بۆ 100 تۆن بەرهەمێنانی هەنگوینمانە بۆ لە ساڵی 2024 بۆی گفتوگۆی زیاتری بازاڕی هەنگوین بەرهەمێنانی هەنگوین دۆخی هەنگوین بکەین لە هەرێمی کوردستان لە نێو ستۆدیۆ میوانێکم لەگەڵایە بە ڕێزەوە کاک عوسمان مەجید سپاس بۆ ئامادەبوون کە وەکو شارەزایەکی هەنگ و هەنگەوانی ئەمڕۆ لەگەڵمانە بێ بۆی قسە لەسەر بەرهەمێنانی هەنگوین بکەین لە هەرێمی کوردستان کاک عوسمان لە ساڵی 2025 من تا ساڵی 2024 باس کرد ساڵی 2025 بەرهەمێنانی هەنگوین چۆنە لە هەرێمی کوردستان ئەگەر سێری ئەو داتایان نەبکەی کە جەناب و باسی کرد بەداخەوە لە دوای 2019ەوە هەموو ساڵێک ئێمە بەرهەمی هەنگوینمان بەرەو دابەزینە ڕوا بەرەو خراپی ڕات ئێژۆکو جەناب و باسی کرد ئەگەرێتەوە بۆ کۆمەڵێک هۆ وڵاو کارەکانمان پێ بڵێ هۆکاری یەکەمی کێش و هەوایە بەوە تەسیر کردە سەر ئاو باخ و ژیان و تقریبا نەتوانم بڵێم هەموو بوارەکانی ژیانی کردووە تۆیەکێ لەوانە هەنگی بەخەستی کردوێتەوە کە لە بەرەوەی هەنگ ڕاستەخوا پەیوەندی بە کەش و هەوا هەیە دوو بەڕاستی ڕاشکاوان نابێڵێم هاوردەی هەنگوین لە وڵاتانی دراوسێ بە ناوی هەنگوینەوە کە هەنگوین نییە ئەوە کارەساتێکی گەورەی دروست کردووە لەگەڵەوەی کە ئێمە هەنگوینەکەمان زۆر بە نەڕەحەت دەسەکەوێ بەڵام وەکو جەناب و باسی کرد هەنگوین لە 5,000 بۆ 12,000 ئایا چی هەنگوینێکە ئەمە لە 5 بۆ 12,000 بەدڵنیایەوە ئەمە ئەگەر پشکنینێکی وردی بۆ کرێ لە بازاڕەکان حتا بە کەڵکی خواردنی مرۆی نایەت توانی بڵێن هەنگوین نییە و هیوادارم بە دواچوونی بۆ کرێت لەبەرەوە پەیوەندی بە تەندروستی خەڵکەوە هەڵا با من لەم خاڵەیە ڕاد بگرم بۆی بینەرانی کورساتیش لێڕۆ ئەم ڕێنمایی تۆوە بگرن هەنگوینێک 5 بۆ 10,000 و 12,000 و 15,000 بێت کیلۆی کەواتە بە کەڵکیەوە نایە بخورێت بەدڵنیایەوە هەنگوین بەرپرسێتیی گەورەی هەیە لەلایانی فرۆشیار و بەرهەمهێنیشەوە هەنگوین کەڵی هەنگوین ئەبێ هەنگ لە گوڵ کۆی کردوێتەوە کۆمەڵێ یاسا هەیە لە پەروەردەکردنی هەنگ و هەنگوینە ئەبێ هەنگانی کە ئێمە هەنگوینی تیا بەرهەم ئێنین ئەو هەنگانە هیچ جۆرێ دەرمانێکی کیمیایی بۆ بەکار نەهاتوێت و هیچ جۆرە خواردنێکی تەندروستی هەنگانی پێ نەدرای بێ کە زەرەر بە پێچوانە بمرۆ بگەێنێت ئەمە بەرپرسی یەکەم بەرپرسێتی دووهەمی لای بازاڕی هەنگوین فڕۆشانە ئەگەر جەنابوو یان لەژنە تایبەتەکان بڕۆنە بازاڕ تەماشاکەی هەنگوین لەسەر عەرەبانەیەک دانراوە لەبەر هەتاو هاوارەکات ئەو 5,000ە بە شەرتێک هەنگوین نایبێت تیشکی بەرکەوێ ناتاو یعنی کە تیشکی بەرەکەوێ کاتاوی بەرەکەوێ یەکسەر پێشی بەرزی بێتەوە لە هەنگوینەوێ بەژار مەشام کاریسە گەورەیە کە ئێمە لە بازار هەنگوینمانەیە ئەگەر ئێمەی هەنگەوان وەکو بەرهەمێنێکی هەنگ هەموو کۆمەڵە زانستیەکانی تیا بەجێ بەجێکەی ناتوانین من ناپسی ئەو هەنگوینی 5,000 بکەین باشە بام پرسیارەکەم بە شێوازێکی تر بڵێ ئەگەر هەنگوینێکی سروشتی تەندروست بەو ڕێگا زانستیانی کە تۆ باسی کرد بڵێ بە ویژدانەوە بەرهەم بێت کیلۆی چەنەکەوێت لەسەر ئەبێت لە 35 بۆ 7,000 بێت بە پێی بۆ ئەم ڕێژەیەدانیم ئێمە بۆچی هەنگوین زۆر لەسەرمان نەکەوێت بۆ نمونە من هەنگەکانم لە سێمانیم لە حەج عومران دامناوە لە سێمانیم لە قەندیل دامناوە لە جێگەیەکی تایبەت کە دوور بێ لە دەستی مرۆ و لە دەرمان ڕشتن و لە شەکراودان و لەمول ئیلە ئاخریه ئایا من ئەگەر ئەستافێکی 4-5 کەسیە بڕۆم بۆ پشکنینی هەنگکانم بە سیارەیەکەوە لە سلێمانیەوە بۆ ئەو جێگە دوورانە چەنەکەوێت لەسەرم بەلای کەیمە 200,000ەکەی ڕۆشنوە زیاد هەتا دوورە دەست بێت هەتا زیاتر هەوڵبین ئێمە هەنگەکان بپارێزین ڕێژەی هەنگوین کەمتر بێتەوە کە کەمتر بوویەوە زیاترەکەوێت لەسەر ئێمەی بەرهەمێن کە زیاتر کەوت منافەسەی بازاڕی بڵێن لەگەڵ ڕێزما بۆ بەرنامەکە ساختەمان پێ ناکرێت لەبەرەوەی هەندێکی هەیە ئەسڵ هەنگی نەبینیوە بۆ نمونە ئێستا خواردنی هەنگ هەیە لە بازاڕەکان ئەفرۆشێتەوە کوێی بە 1000 دینارە خواردنە وەختێک کە هەنگ برسی بوو ساڵێکی وەکو ئەم ساڵ بشکە ساڵی ئەیە تێبۆی نەمرێت نەبووی هەنگوینی پێ بەرهەمبێنی ئەگەر لەو کاتێ خواردنی با بڵێن هەنگەکان کە ئەو خواردنی خۆیانی پێدەدرێت
بەرهەمەکەیان بە کەڵکی بازار نایە ناڵێن بە کەڵکی بازار نایە بەڵام ئەو هەنگوین نییە ئێمە باسی هەنگوی نەکەین کە لە بەرهەمی سروشتی دەوڵەمەنی شاخە پیرۆزەکانی کوردستان بەرهەمات بێت ئەو هەنگوینەیە کە من منافسی پێکەین لە ئاستی جیهانە ئایا ئەم هەنگوینەیە کە بەشەکە دروستکای بێ منافسی پێکە لە ڕێکەوالەتیوە نەخێت بەڵام ئێمە منافسی ئەومان پێ ناکرێت بازاڕەکان پڕ بێ لە هەنگوین لەبەر هەتاو دانرابێت و نەزانی سەرچاوەکەی چییە ئەسڵەن بازێکی هەنگی بە چاو نەبینی بێ منافسی هەنگوینەکانی ئێمە پێ بکات با لە زاری تۆ شتێک بزانین زۆر جار کە من کۆمنتێکی شموتە و کاتەی کە ژمارەکانم ڕوون کردەوە بۆ بینەرانی عزیز باسم لەوە کرد کە ویژدانی ئەو کەسەی هەنگوینەکە بەرهەمەیەنێت پێوەرە بۆ ئەم بابەت تەواو لە 100 قسەی جەنابتە ئەو هەنگەوانانی هەرێمی کوردستان کە لە ئێستا لە بازاڕەکەیان و هەنگوین بەرهەمەیەنن تۆ هەڵسەنگانێک بۆ ویژدانیان بکەی دەکرێت بڵین متمانە پێکراون سەررجەمە من لێرە بەڕێز یەکەم بە حەکەم ئەم ساڵ ئێمە بە عام ئەڵین هەنگوین نییە بەگشتی ئەڵین هەنگوین نییە واتوانین ئێمە خۆراکانە دانین بۆ هەنگۆ بڵین هەنگوینەیە کەوا بێ هەنگەوانانی کوردستان ناڵێم لە 100 لە 100 هیچ پێوەرێک نییە لە جیهانە ئەتوانم بڵێم لە 190 هەنگەوانانی ئێمە هەنگەوانی بە زەمیرن هەنگەوانی بەڕێزن هەنگەوانن پیشەکەی خۆیان خۆشەوێت لە بەرەوەی ئەڵێن هەنگوین نییە ئەیانتوانی لە دۆڵێکە لە شاخێکە لە دیەکە ئەم بەرهەمێنە خەریکی شەکانیەتی هەرچی بکە خۆی و خوای خۆی وەکو جەناب و فەرمووی لە بینی خۆی و ویژدانی و ئەوەی کە خەڵکی کردووە کە چاویلەتی خۆی گەورەیە ئەوە معنای وایە من زۆر دڵخۆشم بە نەبوونی هەنگوینەکەش دڵخۆشم چکە ئەمە تێستێکە تاقیکردنەوەیەکە بۆ هەنگەوانانی کوردستان باشە چی بکرێت بۆ ئەوەی زۆر جاباز لە پێشەوەی ئەم پرسیاریان بکەم نەخۆشیەکانی هەنگمان پێ بڵێ چ جۆرە نەخۆشیەک لیانەدا چکە زۆر جاڵن بە خێوکردنی با بڵێن مێشهنگ پرۆسەیەکی قورسە زۆر چ نەخۆشیەک ئەمساڵ بەرەوچانی گرتووە بەهۆی گۆڕانی ئاوهەوا و ئەو کەشوهەوایی کە هەیە و دووچاری چ جۆرە نەخۆشیەک بوونێتەوە پێش ئەوە باسی نەخۆشیەکانی هەنگکەن کە زۆر نەخۆشیەکانی هەنگ حەزەکەم لە ڕێگەی بەرنمەکەی جەنابتەوە مژدەیە بەم بە هەنگەوانان و مژدەیەک بەم بە وەزارەتی کشت و کاڵ کە ڕێکخراوی فاو بەندە سەرپەرشتی پرۆژەکە ئەەکەم لە بەیانیەوە لە تایتانیک بۆ ماوەی 4 ڕۆژ 30 فەرمانبەری بەڕێوەبەرەتی گشتی کشت و کاڵی سلێمانی کۆ ئەکاتەوە ئەیکا بە حەڵقەیەکی گێنەر لە بینی هەنگەوان و حکومەتە ئەیکا بە سەرپەرشتیاری هەر کەسێ لە قەزا و نەحێکی خۆی جێ دڵخۆشی زۆر جێ دڵخۆشیە چکە یەکەم پرۆژەیە لە ئاستی کوردستانە بکرێ لەوەتی من فەرمانبەر بووم لە وەزارەتە تا سەشتیوان نەکراوە ئەم فەرمانبەرانە لە ماوەی 4 ڕۆژە دیسان خۆیان فەرمانبەرن خۆیان ئەندازیارن خۆیان بەرپرسن بەس ئێمە وەکۆڵێ ڕیفرەشیان ئەەکەینەوە ئامادەیان ئەەکەینەوە چۆن گەێنەر بن نامە و دەنگ و کێشەکانی هەنگەوانی لە گوندەوە بگەینە وەزارەتی کشت و کاڵ ئەمە لە سبەینەوە تا 4 ڕۆژ ئەمە شتێکی دڵخۆشە لەمان کاتە برا ئێمە هەنگ خۆی چەند بچووکە بەقەدەر دووکەکانی لەشی کێشەی هەیە یعنی تەسەوڕەکەی پەرسیەکەی خوات بۆقەی خوا بەبرای خۆم بڵێم کەندەسمەی خوا ژەنگە زەردەواڵی خوا تەسەوڕ ئەەکەی من بینیمە یعنی مریشکی ماڵان کە خۆمان لەنگەڵانەکان بەخۆمە کرد ئەوە پرۆتینی زۆرە تالیبێتی بە خواردنی بەڵام لەسەر ڕای ئەوەش ئێمە کۆمەڵێک نەخۆشی زۆر گەورەیە ئاسی جیهانیە ئێمە شەڕی لەگەڵاکەین ئەویش باڵەقرتەیە ڤایرۆسێکەیە بەهۆی پندێکەوە بەی کڕنێکەوە کە ناوی ڤاروایە یا ناوی باڵەقرتەیە باڵەخۆرەیە باڵەکانی ئەخوات تەمەنی کورتەکە وای لێەکە کە نەتوانێت هەنگەکە بژی بە کۆتایی پێێنی بەڵێ ئێستا نەخۆشیچکە هاتووە ناوی نۆزی ماسیرانەیە ئەم نۆزی ماسیرانەیە دوور بێکو کۆڕۆناوایە هەنگەکە حەوشانە هەشانەیە لەگەڵ مەناعی دابەزی لەگەڵ دابەزینی مەناعە من نامێ بەچۆ وردەکارەکانی ئەو بەرنامێش کە زۆری ئەوێت کۆتایی بەهنگەکە ئێنێت لەگەڵەوە ئێمەی هەنگەوان تەحملمان کردووە باشە چۆن خۆتانە پارێزن لەم هەموو نەخۆشیە لەم هەموو دەرد و بەڵایی بەرۆکی ئەم مێش هەنگانە ئەگرێ وە تا چەند لە هەرێمی کوردستان پشت بە توێژینەوە جیهانیەکان و توێژینەوە پێشکەوتەکانە بەسرێ بۆ ئەوەی سوود لەو ڕێگا زانستیانە ببینرێ بۆ پاراستنیان هەتاکو ئێمە بەداخەوە تاکو ئێستا بەداخەوە بە تایبەتی لە دوای 2014ەوە هەتا ئەم بەروارەی کە من تۆ لەم جێگایە باسی هەنگ و هەنگەوانی ئەەکەین ئێمە نەمانتوانیوە ئیسفادە لە خۆمان بکەین
نەمانتوانین سپادە لە گیانەکان بکەین لەبەرچی لەبەرێ وەزعی ئابووری کوردستان ئێمە تووشی شەلال کردووە من شەرمەکەم بە بەرپرسی هەنگی سلێمانی بڵێم قوربان وەرە سەردانیەکەم بکە چکە بەڕێزیان نەموچیان هەیە نە سیارەیان پێەیە نەتوانێت ئەوەشیان هەیە ئەگەر من نەچم بە دوایە بێت هاوکاری من کە لە بوارەکە هیوادارم لێم ڕۆ بە دواوە لە دوای ئەم کۆڕووکۆبنەوەی کە سبینێ وەزارەتی کشتتوکاڵ و ڕێکخراوی فاو ڕێکخراوی خۆراکی جیهان دەست پێەکەین هاوکارمانە بتوانین ئێمە کاریە بکەین بۆ هەنگەوانانی کوردستان باشە دوایین پرسیارم لەسەر ئاستی بەرەمێنانی هەنگوینە لەم ساڵە لە ساڵی 2025 هیچ ڕێژەیەکەیە تاوکوێسە چەند بەرهەماتەوە چاوەڕوانەکەن چەند بەرهەم بێت لەم ساڵە بەو گرفتانی کە تۆ بەڵێ ئەگەر دیقەتی دابێ من هیچ ڕقەمێک ناڵێم لە هیچ کاتێکە هیچ بەرنمێکە لەبەرۆ لە ڕاستیە ڕاستگۆم لە دوای 2004ەوە هەتاکو ئێستا ئێمە لە کوردستان سەرژمێریی هەنگەوانیمان نییە ئەمانە هەیە تقریبان تەخمینیە بەڵام هەوڵێن لە داهاتووە ئێستاش سەرژمێریی ئەلکترۆنیمان بەدەستەوەیە هیوادارین دوایەکی هەنگەوانانی کوردستان بگرێتەوە ئینشاءڵڵا بەڵێ بەڕێز عوسمان مەجید شارەزای هەنگ و هەنگەوانی زۆر سپاس کە لە خزمەتتانام لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانە لە دەرفەتی ترا پێمان خۆشەکە زیاتر لە خزمەتتانام هەموو جیهانەی مێش هەنگ و هەنگەوانی بکەین لە خزمەتی بەڕێستانام هەموو کاتێک لە خزمەتی ئێوە هەنگەوانانم برام کات زۆر سپاس چاوەکەم بەڵێ بەڕێزان ئەو دەگەڕێمەوە بۆ باسی فێستیڤالەکەی دۆک دیوێکی باسی هەنگوینە کە لێرە هەم بەداتا هەم لەگەڵ میوانەکەمدا گفتوگویەکی وردی بوارەکەمان کرد پێم خۆشە هەندێک داتاتان لەبارەی بەرهەمی ترێەوە پێ بڵێم کە داتاکان چیمان پێڵێن بەم جۆرێ ئەوەی هەیە لەبارەی بەرەمێنانی ترێ هە لە هەرێمی کوردستان خاکێکی بە پیتمان هەیە و بەرهەمێکی باشی ئەوەی کە پێڵێن کشت و کاڵی ڕەز بەرهەمێکی باشی ترێ هەیە بەرهەمی جیهان سەرەتا باباس بکەین 75 ملیۆن تۆن ترێیە واروەها ئەوەی کە جۆرەکانێتی 10,000 جۆر ترێ لە جیهاندا بوونی هەیە کە ڕەنگە خۆمان دەیان جۆریمان لە هەرێمی کوردستان و لە بازاڕەکان و لە بەرەمێنانی کشت و کاڵیشدا بینی بێت لە چیا بەکارەهێنرێن تەواوی ئەم تریانە بەشێکیان بۆ کە بە ڕێژەیەکی زۆرە بۆ بابەتی خواردنەوە کحولەکانی یاخود خواردنەوەکانەوە کەوەی پێ دەوترێ شەرابی لێ دروستەکرێ و لەگەڵ لە پاڵ شەرابیشە خواردنەوەکانی دیکەکەوەکو شەربەت بەکاردێت پشکی شێری بۆ ئەمە دەڕوە 70% بۆ ئەمە دەڕوە 27% وەکو بە شێوازی فرێش دەخورێ کە بە کیلۆ دەیکڕین و بە شێوازێکی فرێش دەیخۆین لە 100 کە ڕێژەیەکی کەمە بۆ کشمیش دەڕوە سەبارەت بە قەبارەی بازاڕی ترێی تازە ترێی فرێش 4.9 ملیۆن تۆنە و ساڵانە دەگاتە 10.5 ملیارد دۆلار ئەمە باسێکی ترێ لە جیهاندا سەبارەت بە بەرهەمهێنەران و هەناردەکاران گەورەترین بەرهەمهێنەرانی ترێ چین پشکی شێری بەرکەوتووە 13.5 ملیۆن تۆن بەرهەم دێنێت هندستان بە ڕێژێ بە جیاوازێکی زۆر لە دوای چینەوە دێت 2.9 ملیۆن تۆن بەرهەم دێنێت تورکیا 1.4 ملیۆن تۆن میسر 1.4 بە هەمان شێوەی تورکیا و ئێرانیش بەرهەمێنێکی باشە 1.3 ملیۆن تۆن بەرهەم دێنێت ئەوانی کە هەناردەکارن پیرۆ ڕیزبەندی یەکەمی گرتۆ 656,000 تۆن هەناردە دەکات چیلی 504,000 تۆن هەناردە دەکات چین کە گەورەترین بەرەمێنە ئەو ڕێژەی کە هەناردەی دەکات 483,000 تۆنە ئیتالیا 383,000 تۆنە لەگەڵ هۆڵندا 346,000 تۆن هەناردەی بازاڕەکانی گیان دەکات ئەوەی کە هەیە باسی هەناردەکاران لە هەرێمی کوردستان با بڵێن ڕۆژەڵاتی ناوڕاست و کەندا و بەم جۆرن گەورەترین هەناردەکارەکان دواتر باسی هەرێمی کوردستانتان بۆکەم تورکیا بە بەهای ساڵانە بە بەهای 139 ملیۆن و 200,000 تۆن ترێ هەناردە دەکات ئەفغانستان 59 ملیۆن تۆن دۆلار ئێران 1 ملیۆن و 500,000 دۆلار ئیمارات 915,000 دۆلار سعودیە 519,000 دۆلار سووریاش کە لە ڕابردووە بەتایبێت لە کشت و کاڵە زۆر دەوڵەمەند بووە بە بەهای 139,000 دۆلار
ترێ هەناردە دەکات سەبارەت بە هاوردەکاران کە با بڵێن ڕۆژهڵاتی ناوەڕاست و کەندا و لە کۆ هاوردەی دەکەن لە ئەمریکاوە 700,000 تۆن هاوردە دەکرێت لە هۆڵنداوە 400 با بڵین لە ئەمریکا مەبەستمان وڵاتانی ئەمریکیە کشوەری ئەمریکایە لە هۆڵنداوە 465,000 لە ئەڵمانیاوە 347,000 لە رووسیاوە 336,000 و لە بریتانیاوە 259,000 تۆن هاوردە دەکرێت با بچینە هەندێک زانیاری تر سەبارەت بە بەرهەمی عێراق 385,000 تۆنە ساڵانە لە هەرێمی کوردستان با پێتان بڵێم بەرهەمی ناوخۆ چۆنە ترێی سپی 1319 تۆنە خواز لەسەر 10,641 تۆن هەیە و هاوردەش 9,322 تۆنە سەبارەت بە ترێی سوور 934 تۆنە ئەوەی کە خواستی لەسەر ترێی سوور زۆرە بەڵام بەرهەممان کەمە 6,430 تۆنە سەبارەت بە هاوردەی ترێی سوور 5,496 تۆن هاوردە دەکرێت ترێی ڕەش بەرهەمهێنانی ترێ ڕەش لە هەرێمی کوردستان زۆرە بە جۆرێکە کە 4,868 تۆن بەرهەم دێت لەم ڕێژە بە هەمان شێوە خواستیش لەسەر ترێ ڕەش زۆرە کە 10,261 تۆنە ئەوەی کە هاوردە دەکرێت بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ 5,393 تۆن ترێی ڕەش هاوردەی ناوخۆ و بازاڕەکانی هەرێمی کوردستان دەکرێت بۆ ئەوەی خواستی بازار تێر بکات پێم وابێت داتاکان لەبارەی ترێەوە هەر ئەوەندە بوون باسێکی گوێستان بۆەکەم ئێستا وەرزی کۆکردنەوەی بەرهەمی گوێزە و ئەمساڵ لە هەورمان ئەو وەرزە ئێستا دەستی پێکردووە و باغداران لە باشی و بڕی بەرەماتی گوێز ڕازین و دەڵێن 10 ساڵە هاوشێوەی ئەمساڵ کوالیتی و بڕی گوێز ئەوەندە باش نەبووە واتە دانێکی خێران بە بەرەمێنانی گوێزدا لەم ساڵ ناوە بەڕێوبەری باغداری کشت و کاڵی هەڵەبجەش باسی لەوە کردووە بەهۆی ئەوەی گوێزی هەورامان بڕی وەبەرهێنانی کەمە یاخود بڕی بەرەمێنانی کەمە توانای پڕکردنەوەی خواستی بازاڕی نییە بۆیە دەبێت بۆ پڕکردنەوەی خواستی بازار گوێز هاوردە بکرێت لە هەورامان 90,000 بنەداری گوێز هەن چەند ساڵێکیشە بەهۆی نەخۆشیەوە هەزاران بنەداریان وشک بوون وەرزی تەکانی گوێز لە هەورامان دەستی پێکرد هەورامان بەهۆی هەڵکەوتەی جوگرافیاکەیەوە لە بارترین ناوچەیە بۆ بەرهەمێنانی گوێز بۆ باخەوانەکانی ژێکێکە لە سەرچاوەکانی داهات یابووریان چەند ڕۆژێکە باخەوانانی هەورامان دەستیان کردووە بە کۆکردنەوەی بەرهەمی ئەمساڵیان زانانوەرێکێکە لە باخەوانەکانی تێوەڵا دڵخۆشە بە بەرهەمی ئەمساڵی گوێز 10 ساڵ پێش ئێستش هەر خەریکی گوێستەکانن بوو گوێزی وەکو ئیمساڵم نەبینیوە چاک زۆر چاکە بەرهەمەکەی لەخوا بە زیابێ لە بڵێن لە زۆری گوێزەکەش و لە چاکی گوێزەکەش شەنیەر کە ئەرکی تەکانی گوێز دەگرێتە هەستۆ پیشەیەکی سەخت و مەترسیدارە خەوان باخەکان دەڵێن ئێستا کەمترین کەس توانای ئەم کارە هەیە وەڵاش شەنیێرەکە هەموو کەسێ ناتانێ بیکە ئێمە حەل لە مناڵیە لە ئیدە تەمەنی گەنجیەوە هەر خۆیمان گوێزم ئەوەمان نەبووە ئەیدە هەر لە مناڵی شڕامان پێکردووە و هەروە منتەقەی مەسەڵان دەماوەندەوە لای تارانەوەوانە چوینە ئیتر دوای هاتینە منتەقەی ئەمە هەوراماناتەوە و ئەمە 2-3 ساڵە هەتین بۆ ئەگرا و شەنیاری کاری هەر کەسێکی نیش نییە ئێمە حەزمان لە 10 مترەوە تا 15 متر 20 متر خۆ 30 متریش هەراوا چووە چێژن هەرمان و من وەڵا وەزی کۆکەرووە هی برادەرەی ناسەرە وەزی شاونم نیشوارە کۆشاکەرووە وەڵا بە ساحب باقی کەوتن هەن وەژا کۆکەراوێ هەن کرێکارش پێ گێرۆ هەتر ئەپاسن لە سنووری هەورامان 90,000 بنداری گوێز هەیە هیچ ئامارێکیش بۆ بڕی وەبەرهێنان تاوەکەستانیە ئەم گوێزەی لە منتخەیەمە هەیە توانای پڕکردنەوەی بازاری نییە لەبەر ئەوەی بەرهەمی کەمە بەرهەمی دارێک کەمە
یعنی لە ڕوبەری دۆنمە بەرهەمان زۆر کەمە چونکە ئەم دارانە سروشتی چێنراون ئەم دارانە لە ڕێی تۆ نێژراون ینی سنفێکی مەحدودمان نییە سنفێکی دیاریکراو نییە لە ڕێی موتوربەکردنەوە ئەم سنفە زیاو کرابێ و بەرهەمێکی زۆری هەبێ و ساڵانە بخرێتە بڵێن ئەو بەرهەمەمان باتێ. گوێزی هەورامان بەدانە دەفرۆشێت نرخی ئەم ساڵ بۆ 1000 گوێز لە 50,000 تا 100,000 گوێز دەست پێ دەکات. سەرباری گۆڕانکارەکانی کەشوهەوا و بڵاوبوونەوەی نەخۆشی شێرپەنجە لە ناو دارگوێزەکانی هەورامان بەڵام بەرهەمی ئەم ساڵ بە ڕێژەیەکە کە ئایەکی بەدڵی باغدارانە کردوێتەوە دەتوانن بڵێن ئەم ساڵ لە ڕووی ئابووریەوە قەرەبووی 2 ساڵی ڕابردوو دەکەنەوە. سەڵات جەمیل کورسات نیوز شارەدەی تێوەڵا. دەچمە نێو بازاڕی سلێمانی ڕێبازیوە پەیامنێری کورسات نیوز وەردەگرم بۆ ئەوەی زانیاریمان باتێت لە سەر ئەوەی کە لە نێو بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەو گوێزانی دەفرۆشێ زیاتر گوێزی چ وڵاتێکن هاوردەکراون یاخود ناوخۆن و نرخ و جیاوازیان لەگەڵ بەرهەمی ناوخۆ چۆنە. ڕێباز سڵاوت لێبێ زانیاریەکان چین. بەڵێ پشتیوان دیارە لە ناو بازار با بڵێن چەند مەترێک دەڕۆیت و عربانەیەکی گوێزدانراوە ئەم گوێزانەی کە لێرە دەفرۆشرێن هەرێکی و بەرهەمی وڵاتێکە و هاوردەی هەرێمی کوردستان و بەتایبەت سلێمانی کراوە. دیارە گوێز لە چەند وڵاتێکەوە دەهێنرێت دیارترینیان گوێزی ئەمریکی گوێزی سینی و هەندێک جۆری تری گوێزێک کە ئێستا لەم عربانەیە لەوانەیە لە هەندێک عربانەی تر هەبێت ناو بازارە. گوێزی کرواتی هەیە گوێزی ئۆکرانی هەیە لەگەڵ گوێزی ڕووسی واتە دە وڵاتانی کە دەهێنرێت بە ڕێژەیەکی زۆر دەهێنرێت بۆ ئەوەی پێراویستی ناوخۆ بۆ جۆرەکانی گوێز پڕ بکەنەوە نرخەکانیشان لە 2000 بۆ 4000 و 5000 و 7000 تقریبان دەست پێکا و گوێزانەی کە لە دەرەوە هاوردە دەکرێن بەڵام هێشتا و گوێزانەی کە لە دەرەوە هاوردە دەکرێن نرخەکانیان کەمترە بەراورد بە گوێزی بەرهەمی ناوخۆ بەتایبەت گوێزی هەورامان کە لە لای خەڵک ناسراوە چونکە نرخی کیلۆی گوێزی هەورامان لە دەوروبەری 10,000 و بەرەو سەرترە بەپێی کوالیتی گوێزەکە. جا من لەگەڵ کاکسیامن قسە دەکەم کە ماوەی ساڵانێکی زۆرە کاری فرۆشتنی گوێز دەکات و ئەو پێمانەڵێت کەم گوێزەی لە بازاڕ هەیە گوێزی کوێ. کاکسیامن سڵاو لەبێت. پێشەوەی پرسیارە لەسەر گوێز لێ بکەم چەند ساڵە تۆم کاراکە؟ مەخوامە تقریبا 16 ساڵە بێت. 7 ساڵە لە ناو بازاڕە هەمیشەم باڵیارەوەڵە. گوێزێەوە لەکوێ ئەیهێنن ئەم گوێزانەی کەیفرۆشنی چی وڵاتێ؟ ئەم گوێزە جملەیە دێت لە سینەوە دێت لە ئەمریکاوە دێت لە ئۆکرانیاوە دێت لە کرواتیاوە دێت لە هەموو وڵاتەکانە دێت لە ئێرانەوە دێت. ئێمە لە ساعتاگۆی کڕین جملەشیەکانی ئەکڕین و ئەکرێت سا عەربانەکەی فرۆشین. ئەی گوێزی بەرهەمی ناوخۆی قەتی فرۆشن بەرهەمی ناوخۆی کەمە زۆر کەمە ناوەڵا کەمە بەدەستێمە ناکەوێت ئەگەر هەش بێت بەشی خۆیانەکە و بەشی دیاری و میاری بەشی ماڵی خۆیانەکە ئەوە نێبێتە بازاڕەوانێ. کیلۆی بە چەند ئەگەر هەبێت؟ ئەگەر هەبێت کیلۆی بە 8 و بنەوەی و تا 10,000 ڕوات هی باش بەڵێ هەورامان لەم کاتا دەوترێت لە دە و بەرەو سەریشە هەیە بەڵێ لەمە دووە ئەگەر گوێزی تازە دەرچێت لە 10 تا 12 ئەڕوات گوێزی هەورامانی خۆمان بەس گوێزی شارباژەرش هەیە بە 4 و 5 جۆمانەوە گوێزە سەختە دەرنایەت. چی گوێزێک زۆر باشە و لە بازارە خەڵک خواستی لەسەری؟ گوێزی دەرەجەیەک ئەمریکی چاکە سینەکە شاکە دەرەجەیەکەکەی لەو دوانە باشترێکیان لێ بازار. تەمەنی گوێز چەندێکە ئێوە کە لە بازاڕای فرۆشن؟ تەمەنی گوێز تاکو ساڵێک تێک ناچێت ئەگەر شوێنەکەی پێنەک بێت ئەگەر شوێنەکەی پێنەک بێت تاکو ساڵەکە مێنێتوانێت دوای ساڵەکە تێکەچێت. چۆن تێکەچێت؟ ئەپۆلی نامێنێ ئەو شەورەی خۆی شەورەکە کا بەکرم ئەو شەوری تایەتی ئەیکا بەکرم ئەتی بۆ دەودە تێکەچێ و کەڕوەکات. ئێستا من وەک هاوڵاتیەک ئەگەر بێمە بازار تۆ نەناسم بۆ نمونە چۆن گوێزێک بناسمەوە کە کۆن نەبووەوە بە عەمەلێت؟ ئێستا من ئەم گوێزەی هێنام بەسەر سیقەیە مەکابرا ئەڵەم خراپ بوو مێنەوانێ ئەی باش شولێک ڕێ بە 4,000 5,000 خراپی بۆ مێنێتەوانێ من بە زەمان ئەیەمێ گوێزەکە خراپێ بێنێ دەوانێت ماڵی خۆمە. کەسێکەر هاوڵاتێک لە تۆ گوێز بکرێت بیهێنێتەوە ئەگەر لێ ڕانابێنم نایەمێ گوێزەکە نایفرۆشم. هەندێک گوێزێ دەدرێت بە 2000 و 2500 هیچ شوێن کوالیتیان باش. ئەو گوێزە 2000 و 2000 تا 1500 شەیە لە بازارە بەس مەفعولی نەماوە خراپ بووە ئەوانە بە عاملی خواردن و نەشیاون بەناو بازار من بەلای ئەوانە قەت ناچم خۆم قەت بەلای ئەوە ناچم. کاکسەمەنەڵی گوێزی هەورامان بەدەستشکێ هیچ گوێزێکەیە لە دەرەوە بهێنرێت و بەدەست بشکێت؟ بەڵێ ئەم گوێزەش ناسکە بەدەستشکێت هەر ئاوا بەدەستشکێ
سینیە سینیە و کەورامان وایە وەکو تامی گوێزی هەورامانی ژێت ناسکیشە ئارەوەڵە بەخێر بێت سەرچاو بەڵە پشتیوانەمە زانیاریەکان بوو لەسەر ئەو گوێزەی کە لە دەرەوە هاورداکرێ با بڵێن ڕێژەی گوێز زۆرە لە بازارە بەڵام بەپێی جۆرەکەی و باشی و خراپی گوێزەکە نرخەکەی شێگۆڕێت کامە با بڵێن گوێزێکی باشە و بە 4,000 لە بازار بەڵ ڕێبازیوا سوپاس بۆ زانیاریەکانت لە بابەتەکانی پەیوەست بە کشت و کاڵ دەمێنمەوە جوتیارانی سنووری پارێزگای هەولێر دەڵێن بەهۆی وشکە ساڵیەوە ئەم ساڵ زیانی زۆریان بەرکەوتەوە داوا لە وەزارەتی کشت و کاڵ دەکەن کاراسانیان بۆ بکات تا ڕادێک بتوانێت لە بەشێکی ئەو زیانانە قەرەبوو بکرێنەوە وەزارەتی کشت و کاڵیش قسەی با بڵێن وتەبێژی وەزارەتی کشت و کاڵ قسەی بۆ کورسات نیوز کردو باس لەوە دەکات هەر بڕیارێک لە بەرژەوەندی جوتیاراندا بدرێت یاخود هەبێت ئەوان بێدوودڵی جێبەجێیەک هێشتا ئاسەوار و کاریگەریەکانی کەمبارانی و وشکە ساڵی بە زەویەکەیەوە دیارە لەسەرەوەی دەفتەرە دلارم زرە لێکەتیا عزیز بە درێژایی تەمەنی سەرقاڵی کاری کشت و کاڵی بۆ دەڵێت هیچ ساڵێک بەقەت ئەم ساڵ خراپ نەبووە بۆ جوتیاران بۆیە داوا دەکەن وەزارەتی کشت و کاڵکار ئاسانی زیاتریان بۆ بکات تاوەکو بتوانن پەرەی زیاتر بە کشت و کاڵ بدەن و قەرەبووی زیانەکانی ساڵی ڕابردویان بکەنەوە و بە درێژایی تەمەنم لە ناو فلاعەتی بوومە هیچ سارێک وەزعی فلاعی و ئەو سار خراپ نەبووە و لێرەوە لە کەناڵەکەی ئێوە بەنابڕێستان داوا لە وەزارەتی کشت و کاڵ دەکەم پێداچوونێک بە وەزعی بکاتن هاوکاری فلاعی بکە لەبەر ئەوەی فلاع خەسارەمەندا دەتوانم پێت بڵێم ئێستا ئاقارەکە زۆری خەرک دەوێت بیرەکان بەجی بێتن و بە ئیجار براتن و لێ بکشێتەوە لەبەر ئەوەی زەرەرێکی ئەوەندە گەورەی کردیا وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەڵێت هەر بڕیارێک لە بەرژەوەندی جوتیاران بێت ئێمە جێبەجێی دەکەین بۆیە ئەم ساڵیش پلان و بەرنامەی باشتردان دراوە تاوەکو بتوانن جوتیاران لەسەر کاری خۆیان بەردەوام بن یەکی لە پلانەکان بریتە لە کاراکردنی سنتەرەکانی توێژین و ڕێنمایی و بەرهەمهێنان کە ئەو تەرزە کشت و کاڵیانەی بە تایبەتی لە بواری گەنم بەرهەمدێنین کە هاوشانی تەزە پێشکەوت و جیهانیەکان کە هەم بڕشتیان زۆر بێ هەم بەرگەی گۆڕانکاریەکانی کەش و هەوپلەی بەرزی گەرما بگرن لە هەمان کاتدا پلانی شترمان هەیەکەوە لە سواسەوەی پێداچوونەوە بە پلانی استراتیژی ئیدارەدانی خاک و ئاو لە عێراق و هەرێمی کوردستان کە ژماری بەندا و پرۆژە و ڕێڕەوە ئاودیرەکان زیاد بکەین. زوتیارانی سنووری پارێزگای هەولێر ساڵانە لە وەرزی داچاندن و وەرزی ڕادەستکردنی گەنمەکانیان بە سایلۆکان کێشەی گەورەیان بۆ دروست دەبێت تاوەکو ئێستاش وەکو زوتیاران خۆیان دەڵێن کێشەکەیان چارەسەر نەکراوە. ئەم ساڵ ساڵێکی سەخت بوو بۆ جوتیاران بەهۆی بێبارانی و وشکە ساڵیەوە بەڵام جوتیاران هیوایەکیان بە وەزارەتی کشت و کاڵ هەیە بۆی ئەم ساڵ لە پلانی کشت و کاڵی و لە پێدانی بنەتۆدا هاوکاری زیاتر بکرێن. بڕیار محەممەد کورسات نیوز هەولێر. کەشوهەوە فێنک بوو و چەند پلەیەکی گەرما شکاوە ئێستا هاوڵاتیان بیر لەوە دەکەن و پێداویستیەکانی زستان دابین بکەن و بکڕن لە نێویاندا گەرمکەرەوەکان جا ئێستا خواست لەسەرەوە ئامێرانە هەیە کە بەغاز کار دەکەن بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و قسەکردن لەسەر بازاڕی ئامێرەکان و بە تایبەتەوە ئامێرانەی بەغاز کار دەکەن دەچمە هەولێر قارەمان جەوهەر پەیامنێری کورساتنی زۆر دەگرم قارەمان سلااوت لێبێت زانیاریەکان لەبارەی کڕینی ئامێر بە تایبەتەوە ئامێرانی بەغاز کار دەکەن چۆنن تا چەند خەڵک خواستی زۆری بۆ و بابەتە هەیە. بەڵێ پشتیوان ئەو کاتت باش لەگەڵەوەی کە پلەکانی گەرما دادەبەزێتن ساڵانە خەڵک بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانیان یاخود بەشێک لەو پێداویستیانەی لە کەلوپەلانەی کە لە وەرزی زستان بەکاری دێن بە تایبەت ئامێرە گەرمکەرەوەکان وەک لە دیمەنەکانی دوای ئێمەش دەیبینن بۆیلەری پێدەگوترێت گیزەری پێدەگوترێتن ئەنی ئەو تانکی و بەرمیلانەی کە ئاوی گەرم دەکەن دیارە لە ساڵانی پێشووتر ئەنی نەوعیەت و جۆری جیاواز نەبوو بە بەراورد بە ئێستادایان لەم ساڵ ئەنی جۆرە جیاوازەکانی ێزگار زۆر بۆ بە تایبەت هاتنی بەشێک لەو گیزەر و بۆیلەرانەی کە بەغاز کار دەکەن ئەمیش بەهۆی ئەوەی کە پرۆژەی ڕووناچی یاخود ئەو کارەبا 24 ساعتەی کە هەیە خەڵک ترسی ئەوەی هەیە کە پارێکی زۆری بێتەوە لە ئەگەری پێکردنی ئەم جۆرە ئامێرانە من لەگەڵ ئەم کاسبکارە گفتگۆ دەکەن سەبارەت بە خواستی هاوڵاتیان کاتت باشی ئەو وەکو شوێنی فرۆشتنی ئەو پێداویستیانە نی لەکەیەوە خەڵک
ڕووی لەکردنی ئەم بۆی لێرانە کردووە و گیزەرانە کردو کە بە غاز کار دەکەن بەخێبن سەرچان وڵی لەوەتەی کارەبا بیتە 20 ساعت پرۆژێ زۆر جوانە بەڵام خەڵک ڕووی لە غاز کردی ینی گیزەری غاز و کارەبا ئەو گیزەرانە هاتیە بە غاز و بە کارەبایش دەکا باشترین ئیلازە یعنی مەحتەل ناوی هەم بە غازیش دەکە هەم بە کارەبای غازە شکەمی دەوێ کارەبا شکەم دەوێ 5 ئەمپێرە بە بەراورد بەوانەی کە تەنها بە کارەبای کار دەکەن خەڵکەیە بیکردنەوە خەڵک هەمووی ئێستا دەیگۆڕی دەیکاتە غاز و کارەبا هەشەی دیواری گسکەکان بە غازیش دەکا بەس عملی نییە ینی لەیەک شوێنی ئای بکە دووەم شوێن ئای بکەوە دەقژێتەوە یعنی لە هەموارە ناوی بە زۆر لە هەم ماڵێ دەبی باز لە نرخەکان بکەین ینی ئەو نرخانە تا چەند گونجاون بە تایبەت لە ئێستادا لەگەڵەوەش کە لە چ وڵاتێک هاوردە دەکرێنەمانە ئەمانە بەخۆی ئێرانیە بەس فول مواصفات یعنی بە فولی دروستکرا پلێتی دەرەجەیەک نافۆم گەرمی سار نابتەوە چەند بابەت دەچماینە هەرزان گران هەموو جۆرێکی بە گوێرەی ئەوەی خەرچی یان تااقەتی خەڵک هەچان خەویستچان بەڵە پشتیوانەمە ئەمە بەشێک لەو جۆرانەیە ینی بە هەمان شێوە جۆرە ینی جۆرێکی تر هەیە بە هەمان شێوە خەڵکە لە ماڵەکانی دەیبەستێتن ئەمانە ئەنێکە باز بکەین ینی ماوەیەکە دوای ئەوەی کە پرۆژەی ڕووناچی یاخود ئەو کارەبا 24 ساعتێکە هەیە خەڵکێکە ترسی ئەوەی هەیە پارێشی زۆری بۆ بێتەوە ڕووی لە کڕینی بەشێک لەو پێداویستیانە کردووە بە تایبەت ئەو ئامێرا کارەباییانەی کە لە ئێستادا وەکو جێگرەوەیە غازی تێدا بەکار دەهێنرێت ئەمانە ژێکێکن لەو ئامێرانەی کە دەتوانرێت بە غاز کار بکات بۆیە لێستادا خەڵک ڕووی تێکردووە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو یاخود پێشووتر و بە بەراورد بەو ئامێرانەی کە ئەنی هەمان زۆر و هەمان شێوەن بەڵام بە کارەبا کار دەکەن خواستی غازەکە زیاترە لە کارەبایەکە قارەمان جەوهەر سوپاس بۆ زانیاریەکانت باباسێکی کورتی دۆخی بازارتان بۆ بکەم بەهای دراوەکان لە هەرێمی کوردستان و عێراق $100 لە ئێستاە بەرامبەرە بە 143,000 دیناری عێراقی هەروەها زێڕیش ئەمڕۆ زێڕوونەوت لە دەستپێکی سەرەتای هەفتەیە چونکە دوو ڕۆژی ڕابردوو لە پشووی کۆتایی هەفتەی بازاڕە جیهانیەکان بووین بە دابەزینێکی کەم دەستیان پێکرد لە ئێستای هێماکانیان سەوز بووە ئەوەی پەیوەستە بە زێر یەکۆنسێ بە $3,650 ئەوەی کە دۆخی بازاڕی شڵەژانوە کۆبوونەوەی سبەینێ و دوو سبەینەی یەدەگی فیدراڵی ئەمریکایە کە لە هەفتەی نۆدا کە دوو سبەی دەکاواتە دوو ڕۆژی دیکە بڕیار لەبارەی نرخی سوودی بانکی ئەمریکاوە دەدرێت کە ئەوەش پێشهاتێکی گەورە و نوێ دەبێ بۆ بازارەکانی جیهان و بازار ئێستا بە دڵە ڕاوچە و قەلەقیەوە چاوەڕی ئەو بڕیارن گرنگترین هەواڵە ئابوووریەکانم پێشکەش کردن خواتان لەگەڵ